ئێوارەتان باش ئازیزان و خۆشەویستان لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێ بێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕۆژینە لەگەڵ ئێوەی خۆشەویستە بەردەوام ببین. سڵاو لێ بێشێرم. ئێوارەت باش. ئەرەوەڵا باش بوو باش بوو ئاخر تا گەیشتدان بشێ. جا لە بەرنامەی ڕۆژینەوە کە جا باسەکەین باسی زۆر بابەتەکەین بەڕاستی ئەم ئێوارەیەش باسی بابەتێکی گرینگەکەین باسی بابەتێکی معریفیەکەین. وڵای هەر خودی باسی خودی معریفاکەین باسی ئیشکالێتەکانی کێشەکانی ئیتر ڕەخنەگرتن لە معریفاکەین باسی ئەواکەین کە بۆچی هەمیشە بەشێک لە نووسەران و ڕۆشنبیران هەمیشە نەقدی معریفەی کوردیەکەن جا معریفەی کوردیش ئەکرێتە چەند بەشێک و دواتر لەگەڵ میوانەکە باسی ئەو بابەتاکەین کە خودی معریفەت چییە و بەشەکانی معریفەی کوردی چییە بابەتی زمانی ستانداردە بابەتی ئیتر خاکە زمانە ئەمانە تا چەندێک کاریگەری لەسەر معریفەی کوردی هەبووە و ئەو بابەتەی کە هەمیشە باسەکرێت کە بۆ نمونە وڵاتانی تر کە خاوەنی ئیمپراتۆریەتێک بوونە بۆیە ئێستا دەوڵەتێکی زلهێزیانەیە ئەی باشە کوردش بۆن لە مێژووە خاوەنی ئیمپراتۆریەت بووە باشە بە پێی سەرچاوەکان بەڵام بۆ ئێمە ئێستا هیچ شتێکی ینی دەوڵەتێکمان نییە بەو شێوەیە کە ناوی دەوڵەت بێ و لە هەم شوێنێکە دانی پێدانرابێ جا لەسەر ئەم پرس و بابەتانە بەڕاستی زۆرترەوەسین کۆمەڵی پرس و بابەتی ترش باسەکەین. دەستەقینە سەر کۆمەڵێ ئەو کێشانەی کە بەناوی ڕۆشنبیری و ڕۆشنگەرایەوە هێنراوەتە ئارا بەڕاستی پرسیارەکە زۆر باشە حەزەکەی شیرین بابەتێکی تر باسەکەین دێمەوەلایەت باشە بابەتێکی گرنگتر هەیە لەسەر ئەو بابەتە کە هەمیشە بابەتە مێژوویەکان تۆزە کێشیان لەسەر هەیە بەڕاستی مێژونووسێک بۆ شێوەیە قساکە مێژونووسێکی تر بەو شێوەیە هەر لەسەر بۆنە دەوڵەتی مات کۆمەڵێک مێژونووسمان هەیە کە بە شێوەیەک باسیەکەن کۆمەڵێکی تر بە شێوەیەکی تر باسیەکەن ئیتر ئەمانە هەموو یەچونە ناو کایی معریفیەوە بەڕاستی ئیتر بابەتی معریفی ژۆک باسمان کرددا بەشە بێتە سەر بابەتی لایەنی ئەدەبیە لایەنی ئاینیە لایەنی بۆ نمونە زانستیە ئیتر هەر یەک لەم بابەتانە بە شێوازێکی زۆر ستاندارد باسەکەین لەگەڵ مامۆستا نزار محەممەد کە ئەمڕۆ لەگەڵ مامیوانە بە ڕێزان نووسەر و توێژەر کاک نزار بەخێر بێت سپاسانەکەم سپاس بۆ ئامادە بوون زۆر سپاس کاک نزار سەرتا باسی ئەومان بۆ بکە بزانین ئایا معریفە خۆی چییە خودی معریفەت چییە معریفە مەولەوی لە دەقێکی سۆرانیە باشە کە لە سەدەی 19 نووسوێتەوە بە سۆرانی بە شێوەزاری جافی تاوگۆزی کتێبێکە نووسوێتەوە چەند لاپەڕێکی ماوە لە جاتی معریفە وشەی زانین بەکارهێنێ زانی بەڵێ ما بێ سوود لەو وشەیە ببینین و بەکاری بێنین معریفە لە زمانی یۆنانی ئەپیستیمی پێڵن ئەپیستیمی یەک لە ماناکانی زانینە پێشکەوتنە فێرکردنە هونەری فێرکردنە تێگەیشتنە ئەمە بەو شێوەیە واتە ئەتوانی وشەی معریفە بەکاربێنی ئەتوانی وشەی ئەپستیمی بەکاربێنی یان ئەپستمۆلۆژی ئەپستمۆلۆژی ئەوەی کە بە عەرەبیە پێ کردویانە بە نەظەریەت المعریفە یان علم المعریفە واتە زانستی زانین ئەتوانی بە کوردی بەو شێوەیە بەڵام زیاتر من ئەپستیمی یان معریفە یان ئەپستمۆلۆژی بەکارهێنم بەڵێ زۆر باش ڕێبین دەنگم ڕەوانە زۆر باشە زۆر باش زۆر سپاس ئەسەگەڵ تووشی ئەم مەڵامەتە بوویتە پێم وایە پێشوازیەکەم مامۆستا بابەتەکەمان ئێمە زیاتر چڕەکەینەوە و زۆنەکە بچووکەینەوە بۆ نەتەوەی کورد باشە کایەکانی معریفی اینجا پەیوەندیدار بە دۆزی کوردەوار بەڕاستی دەمەوێت بەو شێوەیە بچمە ناو بابەتەکەەوە ئایا کورد لە ڕووی زمانەوانی و لە ڕووی معرفی و ڕۆشنگەرایەوە خاوەنی مۆدێلی تایبەت بە خۆیەتی یاخود تەنها کۆپی مۆدل ڕۆژ ئاوایەکان و ڕۆژ هەڵاتەکان و هێناوێتە ناو کایەکەی خۆیەوە ئەم کێشانی کە لە معریفی کوردیا بەزەقی دیارن هی ئەوەی ئێمە کۆپیکەرین یاخود تاوکو ئێستا خاوەنی میتۆدێک خاوەنی معریفێکی تایبەت بە خۆمان نین بەداخەوە کۆپیکەرین بە هیچ شێوەیە خاوەنی وڵاتانی دراوسێمان بەڵێ هین دراوسێ ئەمە بە نسبەت هەتا جەنگی جیهانی یەکەم بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئیتر مێتۆد و بەرنامە و فەلسەفە و معریفەی ئەوروپا و ڕۆژئاوامان بۆ هات بەڵێ ئێمە بەپێی تیۆری عەقڵی کارا هەیە و عەقڵی ناکارا هەیە عەقڵی باو هەیە عەقڵی پێکهێنەر هەیە عەقڵی پێکهێنراو هەیە بەداخەوە لە بەدرێژایی مێژووە ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کردووە هەر لە بابەت تاهیری هەمەدانیەوە تا دێتە مەلای پەرێشان و مەلای جزگیری و فەقێ تەیران و سێ کوچکەی بە باکوور دوایەوە ئەدەبیاتی گۆران
کە لە بێسارانی و لە شێخ شەهابەدینی کاکۆ زەکەریاوە دەست پێکە هەتا مەولەوی هەتا کۆتایی سەدەی نۆزدەم و هەروەها سێ کوچکەی سۆران زەمین سێ کوچکەی بابان یان پێنج کوچکەی بابان ئێستا سالمە و نالیە و کوردیە و نەفعیە و مەلا عوسمانە هەتا مەحوی بەپێی تیۆری عقل بەپێی فەلسفەی نەقدی بەپێی نەظریەی نەقدی بەپێی تیۆری ڕەخنەگرانە ئێمە خاوەن عقلێکی کارا نەبووینە عقلەکەمان پێکهێنراوە لەلایەنێکی دەرەکیەوە عقلەکەمان پێکهێنراوە مەسەلەن بۆ نمونە بێژگەلەوەی کە ئاینەکەمان لە ئاینەکەمان لە نەتەوەیکی کە وەرگرتووە کێشە نییە فارسیش ئاینەکەی لە نەتەوەی عەرەبەوە وەرگرتووە تورکیش ئاینەکەی لە نەتەوەی عەرەبەوە وەرگرتووە بەڵام خصوصیەتێکیان تایبەتمەندییان بۆ دروست کردووە ئێمە نەمانتوانی ئەو تایبەتمەندیە بۆ خۆمان دروست بکەین لە ڕووی مەزهەبەوە لە ڕووی ئاینەوە لە ڕووی فەلسەفەوە لە ڕووی معریفەوە زۆر باشە کاک نزار کتێبێک تەیە یا کتێبەکە ڕەخنەگرتن لە عەقڵی کوردی هەستەکەم ناونیشانی ئەم بەرنامەی ئێمەش ئیشکالەتەکانی کای معریفەی کوردی تۆزێک هاو بۆ چوونە لەگەڵ بابەتێ ئێوە بۆچی ڕەخنە لە عەقڵی کوردیەگرن لە معریفەی کوردیەگرن پێتان وایە کە بەڕاستی معریفەی کوردی نەگەیشتۆتە ئاستێک کە بتوانێت مرۆڤێکی باڵا دروست بکە یاخود بتوانێت ڕیتمێک بۆ ژیاندا بنە معریفە بەبێ ڕەخنە پێش ناکەوێت باش ئەگەر هاتوو بچینە ناو مێژووی معریفە و فەلسفەی جیهانەوە با بڵین لە ئەرسطۆوە دەست پێ بکەین لە فەلسفەی یۆنانیەوە دەست پێ بکەین بۆ نمونە کتێبی مێتافیزیکی ئەرسطۆ ڕەخنەگرتنە لە هەموو فەلسفەی یۆنان کە وجود تەواژودیان هەبوو وجودیان هەبوو هەبوونیان هەبووە پێش ئەرسطۆ مەسەلەن لە کتێبی مێتافیزیکە ئەرسطۆ ڕەخنە لە مامۆستای خۆیەگرێ ئەفلاتون پێش ئەوە ڕەخنە لە سقراتەگرێ ڕەخنە لە فەیلسوفە فیزیۆلۆژیەکان ئەگرێ فەلاسفەتە طەبیعە وەکو ئەنیکسماندەر و ئەنیکسیمانس و با بڵین یەکەم فەیلسوف کە لە مێژووی فەلسفەیە باس کراوە تالیس ڕەخنە لە فیثاگۆرس ئەگرێ دیکارت لە کتێبی تأملات ميتافيزيقية في الفلسفة الأولى مثلا رخنا لفلسفة سدكاني ناوراس تقري تو إما لباش جنجي جيهانية كموا شتيك من هي يعني براستي كاي معرفي كردي تنها بأراستي فوتيا كردنو بأراستي مدح ستايش رجتوا معرفة بمدح ستايش للايكوا للايكي كدشوا بتجريح كردنو سكايتي بيا كردنو تشهير بيا كردن بيش ناكوي معرفة تنها برخنة بيشكوي رخنش أبي سر بتيوري عقلي بي رخني عقلي بي وكو فلسفي رخني ألمانيا كلا سردسي في اختو هيجلو كانتو دسيان بيا كرديان تيوري رخني ك سر بقطابخاني فرانكفورت وكو ماركوزو هوركهايمر وأوانا لبرو معرفة يعني رخنة قرتن رخنة ناقري لروي معرفة بيش بيش ناقري كاتما مصاتولي ديالوجي معرفي كورد لأستكي باشانية نخير خاوني أو توانستانية كتواني بيتي لقل آين ونريتا بتواني ما ملب كاتو بآرامي ونقاتا ريروي كي تنروي يعني ريروي كي لناوچوني تواو يعني إما براستي يعني ريروي تنروي يعني لناوچوني تواوين خاوني ديالوجي باشنين ما وصا بالضبط أي باشا چه خاوني معرفة لم ملاطية بون لم ملاطينا لم سردمة تو يعني شلون لبابتك لسر روشنبيرش شلون لخالي إن علاماتك مرة رخنا ما لسر كسايتك كان هي رخنا ما لسر دقة كان نية يعني فاروق رفيق هزر مندي ككوتشي دواي كرت أفريقيا باش مريوان وريا قانع بستبين صال لسر دقة كان فاروق رفيق إيشي نكر ككوتشي دواي كرت هات لكسايتي فاروق رفيقي ده أو رخنا كمان بدواي أو اشتكي نابجبو نخير اشتكي نابجبو ويمريوان وريا قانع كدي تو قصاكي لقلي پەیوەندیت هەیە لەگەڵی قسەناکەی لەگەڵی پەیوەندیت نییە لەگەڵی کێشەی کێشەتان هەیە لەگەڵ یەکتریا وەکو دەق ڕخنەی لێ بگرە کاک نزار ئەوش بابەت بوو ئەیانوت لەبەر ئەوەی هەت وەک تۆ 25 ساڵ لە ژیانە بوو بۆ نەچی ڕخنەی خۆتی بکەی کە دوایی کە مرد و وەفاتی کرد ئەو کات هاتی قسەی خۆت کرد لەبارەیە یعنی
باش پاش 25 ساڵ قسەی نەکرد کە کۆچی دوایی کرد هات کۆمەڵێ تۆمەتی دایە پاڵی کە ئەمە وای پێمان وتووە لە ڕەهەندا لە گۆڤاری ڕەهەنداوا بوو کە دەچوو لە ڕەهەندا وای پێمان وتووە هەجاری ئەچوە شۆنێک وای ئەوت و وای ناوت تۆ واز لەوانە بێنە تۆ بڕۆ مامەڵە لەگەڵ دەقەکانی خودی دەقەکانی فارغ ڕەفیقا بکە. کێشەیەکی ترمان هەیە ئەگەر بوار هەبێ ڕەهەندەکان و چەند نووسەرێکە گرێتەوە ئێمە بەس خستنە ڕووی مێتۆدمان هەیە ناتوانین ڕەبتی بکەین بە کەلەپوری معرفیمانەوە یعنی ئەچێتە ئەو شتەی کە ڕەهەندەکان و چەند نووسەرێک کردویانە ئەچێتە خانەی منهەجی فێرکاریەوە ئەوە لە زانکۆکانە ئەبێ یان منهەجێکی فێرکاریە کتێبێک ئەنووسیتۆ لەبارەی دیکارت لەبارەی هێگڵ لەبارەی کانت لەبارەی شۆپەنهاوەر بەڵام تۆ کە ئەو مێتۆدا ڕۆژئاوایی و ئەو فەلسەفەی ڕۆژئاوایە فێر بوویتە چۆن بەسەر کایی معرفی و کەلەپوری معرفیمانەوە تەوزیفی ئەەکەی شتێک تیورێزە ئەەکەی ئەو شتەمان زۆر کەمە من لە ڕەخنەگرتن لە عەقڵی کووردا محاولەم کردووە هەرچی مێتۆد و تیۆرێکی ئەوروپی و ڕۆژئاوایی و فارسی و عەرەبی و تورکی هەیە فێر بوومە بێم تەوزیفی کەم بەسەر کایی معرفیمانەوە و دەست بکەم بە پرۆسەی ڕەخنەگرتن لە عەقڵی کورد مامۆستاتۆمە بەستت ئەوەیە تاوەکو ئێستا دیالۆگی معریفیمان مێتۆدی معریفیمان تەنها لەسەر شێوە ماوەتەوە نەهێنراوتە ناو پێکاتە و مانایەکی قوڵی ڕۆژانە و ژیانمانەوە بەس مامۆستا بەڕاستی بۆ چرخانی باشمان هەیە وەکو مامۆستا نووسەرانی باش ناشرن بابەتی بۆ نمونە بابەتی ڕەهەندەکان ئەو نووسینانی کە ڕەهەندەکان نووسیانە هەرێک لەو بابەتە کۆمەڵە نووسەر بوون ینی پێت وایە کە ئەوان نەیانتوانی خشتێک لەسەر معریفەی کوردی دابنن ئاسان ئێمە لە ڕەهەندەکانەوە کۆمەڵێک چەمک و زاراوە و کۆمەڵێک پێشکەوتنی معریفی فێر بووین من زۆر شت لە ڕەهەندەکانەوە فێر بووم یعنی ئەگەر هات و ڕەهەندەکان و چەند لایەنێکی تر نەبوونایە من نەمەتوانی پرۆژەی یەکدانم بە ناوی ڕەخنەگرتن لە عەقڵی کوردەوە بەڵام ڕەهەندەکان زۆر ڕەخنەیان لە کایی معرفی کوردی کرد کە پاش جەنگی جیهانی یەکەم هەتا نەوەتەکان بە سادەگۆییاندانا من لەگەڵیانم بەڵێ هەموو زۆربەی زۆری ئەو دەقانی کە بە زمانی کوردی نووسراونەتەوە کە چ بە دیالێکتی سۆرانی چ بە دیالێکتی کرمانجی لە بیستەکانی سەدەی بیستەمەوە هەتا نەوەتەکانی سەدەی بیستەم منێک کە بە خانەی سادەگۆییەوە بەڵێ من زۆر سوودیان هەبووە بەڵام زیاتر خۆیان مەشغوڵ کردووە بە دوو شت باشە بە مێتۆد عەرزکردن بێ ئەوەی ڕەبتی بکەن بێ ئەوەی ڕەبتی کەن ڕێبواسی وەیلی من جایەکەمەوە لە ڕەهەندەکان هات ڕۆشنبیر و نووسەری کوردی فێری تێترنجاندنی مێتۆدی ڕۆژئاوایی کرد مەسەلەن لەکەم کتێبی کە لە ساڵی 1992 نووسیوە بە ناوی کتێبی نالی و لەم ئاخیرەشە کتێبی حاجی قادری کۆیی نووسی ئەمە تەوزیفکردنی مێتۆدی ڕۆژئاوایی نییە بەسەر شاعران و معریفە خوازە کۆنەکانمان وەکو حاجی قادری کۆیی و نالی ئەمە تەوزیفکردنی ئەمە تێترنجاندنە مەسەلەن بۆ نمونە ڕێبوار سێوەیلی لە دەڕێکە دێڕە شعرێکی نالی هێنێتەوە ئەڵێ نالی بەم دێڕە شعرە فەلسەفەی دیکارتی ڕەتداوە نەخێر زەمەنی معریفی نالی پێش زەمەنی معریفی دیکارتە لەسەر و بابەتە زۆر وەستین هەر لە ڕەخنەگرتن لە عەقڵی کوردی لە کتێبەکە تا باسی بابەتێکەکەی بابەتەکە ئەوەیە ئایا نەبوونی زمانی ستانداردی کوردی وەکو ئەوەی کە لە کایی معریفی کوردیە باسەکرێ بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە دەوڵەتێکمان نەبێت ئایا شتێکی تر هەیە بەدەر لە زمان کە گرنگتر بێ بۆ دروستکردنی دەوڵەت لە مێژوودا پێویستی بە عەقڵ هەیە ئێستا پێویستی بە بارەزوڵفی ئیقلیمی و دووەلی و سیستەمە جیهانێکەوە هەیە ئێستا بۆ دەوڵەتی کوردی نە سیستەمە جیهانەکە لەگەڵتە نە زیرهێزەکان لەگەڵتن نە بارودۆخە ئیقلیمەکە لەگەڵتە نە بارودۆخە نێودەوڵەتێکە لەگەڵتە لە مێژ ئەمە بۆ ئێستا لە مێژوودا دەوڵەتی کوردی علاقەی بە خودی عەقڵی ئەو نەتەوەیەوە هەبووە زمان هیچ پەیوەندی بە دەوڵەتی کوردیەوە نییە بە دەوڵەتی سەربەخۆوە نییە زۆر نەتەوەی فارس داگیر کرابوو هاتن زمانی ستانداردیان بە خۆیاندانا مەبەستت چییە لەو بۆ چوونە هەست دەکەم بۆ چوونێک شیرنها هەست ناکەیت تۆزێک هیچ وڵاویەک هەیە زمانی ستاندارد علاقەی بە دەوڵەتی کوردی زمان پەیوەندی بە جوولەکەکان هەتا ساڵی 1948 لە هەموو تاریخە ئەفسانەیە مەلیک پاشای سلێمان و داود مەلیک و ئۆرشەلیم و هەیکەل داود و ئەمان هەمووی ئەفسانەیە
يعني زانستی مێژوونەی سەلماندووە یەکەم دەوڵەتی جوولەکە لە ساڵی 1940 دەستی پێ کردووە پێش ئەوە زمانی ستانداردیان هەبووە زمانی ستاندار علاقەی بە دەوڵەتی سەربەخۆ نییە باشە مامۆستا من ئەگەر بزمانی بەڵام تۆ ئەگەر هات و خاوەن عەقڵێکی کارابووتایە لە مێژوودا ئیمپراتۆرێتت شدانە دەوڵەتی شدانە ئەبووی بە خاوەنی زمانێکی ستانداردیش خەتای خۆمانە نەبووین بە خاوەنی دەوڵەت ئیمپراتۆرێت دەوڵەتی سەربەخۆ زمانی ئیمپراتۆرێتی مادمان هەیە بۆ نمونە ئیمپراتۆرێتی ئیمپراتۆرێتی مات هەنێ مؤرخ سەناوی مؤرخەکانم لەبیر نییە بە وەهمی دانن وهم اینجا تۆ ئیمپراتۆرێتی مات دقێکی دەوام بێنە خۆت بەس مامۆستا ئەو نووسینە دۆزراوانەی کە لە مادا تۆ لەسەر ئەو بۆچوونە ئێڵەیە لەسەر ئەو بۆچوونە هەتاوەکو دقێکی نووسراوی زمانی مادە دۆزرێتەوە هەتاوەکو بستە شوێنەوارێکی مادە دۆزرێتەوە من لەگەڵ ئەو وەهمەیە یعنی پێت وایە هیچ شوێنەوارێکی ماخێر نییە هەستەکەم ڕابردوی معریفی ئێمە تۆ سەراوژێرە ئیمپراتۆرێتی مات دقێکی نووسراوی ئیمپراتۆرێتی مادە بۆ بێنەوە مامۆستا ئێستا من و ڕێبینەوێت دەیان بەرنامەیە نووسراوە دوایان بەرنامەیە ناشرن هەرچی تێویستە پێ هیرۆدۆت باوکی مێژوو باسی ئیمپراتۆرێتی مادی کردووە فارسەکانش لە فارسەوە وەریان گرتووە یۆنانەکان لە فارسەکان وەرەگرتووە یۆنانەکانش لە ڕێگەی یەکێک لەو مێژوونووسانەی کە پێڵەن باوکی مێژوو هیرۆدۆتەوە بڵاویان کردەوە بە هەموو جیهانە بەڵام تۆ وەرە شوێنەوارێکی مادەم بۆ بدۆزەرەوە وەرە دەکەکی زمانی مادەکانم بۆ بدۆزەرەوە اینجا مادی دوو مادمان هەیە على ئەساس مادی بچووک و مادی گەورە لە دەروەی کوردستانن تۆ بۆ من مەشغوڵەکەیت تۆ وەرە خاکەکەی خۆت بپارێزە ئەو خاکەی ئێستا کێ ئێمە لە ژێر پێمانایە خاک گرنگەمە بەست خاکی واقعی بەردەست ئەو واقعی بەردەستی ئێستا ڕۆژئاوا لە دەرەوەی ئیمپراتۆرەتی مادە چ بچوو چ گەورە باکووریش باشووریش بەس بەشێکی مەهابات و کە ئۆرمیە و ئەوانە سەر بە مادی بچووکە هەمەدان پایتەختی ئیمپراتۆرەتی مادەسە لە دەروەی کوردستانە ڕێی کە ئەکا شارێک بووە شارێکی سەرەکی ئیمپراتۆرەتی ماد بووە نزیک شاری تارانەکە تاران دەرەوەی کوردستان ئەو جوگرافیای تۆ باسەکەیت پەیوەندی بە زنجیرەچیەکانی زاگرۆس بەڵێ یعنی ئەمەی کە تۆ باس کرد ڕێک ئەو جوگرافیە کە زاگرۆس بەشێکی باش چیای زاگرۆس کیۆگرێتەوە بەشێکی زۆر کەمی باکوور ئەگرێتەوە ڕۆژاوای هەرتیانە بەشێکی زۆری باکوور ناگرێتەوە بەشێکی زۆری باشوور ناگرێتەوە بەش ڕۆژهەڵات ئەگرێتەوە اینجا شیراز زاگرۆسە مەڵیقی هرمز ئێمە نەتەوەی زاگرۆسین ئێمە کوڕووکچوتی ئەمە چ ئەڵێن ڕێوەستا ئەزانین مێژوو بەس مامۆستا مێژوو چەوەشەکاری لەو بابەتەیە زاگرۆسین ئێمە خێڵی بچکۆلە بووینە زاگرۆس جۆرەم ڕاگرە هەموو کتێبانی تۆ هەتە لە ماڵەوە باسی ئەوە ناکە ئێمە نەوەی زاگرۆس ئێمە خێڵی بچکۆلە بووینە زاگرۆس دوای بڵاوبوونەوەمان باشە بۆ ئێستا لە دەست داوە وڵاهی نازانم شیراز زاگرۆسە بۆ لە دەست داوە مەڵیق هەرمز زاگرۆسە بۆ لە دەست داوە تاران هەمەدان لە دەست ئازەربایجان ئەترۆپاتین میدیای بچووک بۆ لە دەست داوە بۆ ئێسامانە هەمووی لە دەرەوەی کوردستان مامۆستا سنووری جوگرافی وڵاتان جاکرایەوە لەسەر نەخشەی جیهانی خۆ ئەگەر بڕیار بووە بۆ وەکو نەتەوە نەمای لەوێ مامۆستا ئەگەر بڕیار بووە دوای شۆڕشی پیشەسازی جاکڕی وڵاتان نەبووە ڕەنگە ئێمەش بە هەمان ئەو مێژووە تێپەڕ بووینە مامۆستا ئێمە هەمومان لەسەر ئەوە کۆکی من ڕێبین ڕۆشن بیران کە مێژوو چەواشەکاری تایە بەڕاستی مامۆستا دانی داگیر کراوین دەرکراوین مامۆستا ئەو ڕووداوانە بورد و درەشتانیان نەگەڕاتەوە بەڵام ئەڵێم ئەگەر لە دوای شۆڕشی پیشەسازیەوە سنووردارکردنی وڵاتان نەبووایە ڕەنگە ئێمەش ئێستا بەشێک بوونای لە چیاکانی زاکرۆزیان ئەوانی کە سنوورەکان لە ئێمە سندەوە ئێمەش بەشێک بوونای لەوان تۆ پەیوەندیت بەو حدودە ئیصطناعیەوە نەبێت ئێستا مامۆستا مێژوو ئەو وردەکارایی نەداوە لەو بازنەیە ڕۆژئاوا هیچ پەیوەندێکی بە زاگرۆسەوە نییە باشووریش زۆربەی زۆری باکووریش زۆربەی زۆری بەس ڕۆژهەڵات واتە سنە کرماشان ئیلام مەهابات و ئورمیە ئەمە لەسەر بە زنجیرەچیای زاگرۆسە بەس مامۆستا ئەم بڕیارانە بە پێی پشکنینی DNA و مرۆڤایەتی و بایۆلۆژی ئەم بڕیارانە دراوە لە مێژووە ئێمە ئەو شتە زانین و ڕەنگە چاوەشەکاریشی تیا بە بەڕاستی نامەوێت لە بابەتەکە دوورکەوە تۆ مەبەستە جینزانیە بەڵێ ینی بەوە بڕیار دراوەکە مەوزوعێکی ترە جینزانی سەلماندی هەموو نەتەوەیەک لە ١٨ لە ئەسلا سەر بەو نەتەوەیە نین
من متأكدم جینزانی بگشتێنرێ بەسەر هەموو کووردا لە 1970 کورد کوردین لە ئەڵێ لە دەرەوەی دورگەی عەرەب لە 1970 عەرەبن ئەڵێ لە تورکی ئێستای تورکیا لە بەپێی جینزانی لە 1910 تورکن فارس لە 1912 فارسن ئەوە شتێکی ترە زمان نەتەوە زمان يعني نتوى يعني زمان ناس ناميك من إنكاري رولي زمان نابينم لناس نامي نتويا إنجا زمان هزرة فكريش زمان ببي قطابخاني ألماني هيردر وهامبولت هامان نتوى وكو دين ومذهب وهي عقيدية أما همان الرأي دكتور جمال نمزة شعوره من شعور عقيدم أويك مسلمان بلام أصلا مسلمان نبوما هذا رجل صالة إسلامية مش شعور عقيدم أويك مسلمان كي سني مذهبي شافعي بلام بيجومان بيش هزار صال باوابيرانم زردشتي بونا يعني حنفي بونا يعني شيعة بونا من لوانية أجر هاتو أزمايش بكن لروي لجنزانية لوانية لأصلا كرد نبم عرب بم تركمان بم فارس بم یان سربەنەتە ئاسووری بم ئەرمەنی بم بەپێی زانستی ژینزانی کوردی باکوور بە زۆری بەشێکیان ئەرمەنی و ئاسوورین بوونە بە کورد بەرەو خوارەوە دی تورکمان و عەرەبیشمان زۆر تایە لێرەیە من کوردبوون لای من عەقیدەیە وەکو مسڵمان بوون وەکو سنی بوون وەکو شافعی بوون تەواو جین ئەمە لە ئەم بۆچوونە لە قوتابخانەی ئەڵمانەوە لە لایەن سێ فەلسەفەی ئەڵمانەوە دەستی پێکردووە هامان و هامبۆڵد و هێردەر فێرناندۆ دۆسەسێری زمانەوانیش ئەویش ئەمەی سەلماند ئەنترۆپۆلۆجیستێکشمان هەیە ناوی کلۆد لیوی شتراوسە ئەویش ئەمەی سەلماند ئێستش زانستی جێزانی ئەمەی سەلماند من بە عەقیدە کوردم سەیکە ئێمە پێشکەشکاری بەڕاستی من و شیرین نابێت بۆ چوونی خۆمان زۆر بڵین بەڵام سەیکە ئێمە وەک بیستومانە وەک خوێندومانێتەوە وەک ئەو سەرچاوانەی لەبەر دەستمانە کوردبوون وەکو عەقیدە نییە لای ئێمە وەکو ڕەگ و ڕیشەیە وەکو زمانە ئێمە لە سۆمەری و ساسانیەکانەوە هاتووینە بەشێکی زۆر کەمی لەوانەیە لە سەتایەشی فەرمووشیرین چی تێبێت لە سەتایەکی لە سەتایەکی بەڵێ من کتێبێکم لەبارەی جینزانی کوردیەوە خوێندنەوە بەڵێ ئەوە ئەسەلبێنێ کە سۆمەرەکان بە ئێمەیان وتووە کورتی ڕۆڵەی چییە بەڵێ بەش ئەوانش لە ئیسپانیاوە هاتوون يعني نامل كيكا لدزغاي جمال عرفانا خلقنا شيكاري هي براسي ربين بال بابا تكدر نتشين لدي برنامج لقى ما مصان نزار مناقشه لقى لكي ما مصان نزار ما مصان قرن من بو كان ديرك بيج استوي كاب سرنج لسر ورقه كبو ورقه طبعا خاليه بس ما بوتت زمان اقل زمانه باشا اللي بيو برسارك للميشكم قال الله بو اي ما مصان براسي زماني كردي او انا خاوني توانست وتواناي هێزی خۆی نەبووە کە بتوانێ خاوەندارەتی لە فەلسەفەی سەردەم لە معریفەی سەردەم لە وزەی سەردەمیانە بکا بۆ پێشکەوتنی میلەتەکەی خاوەنی ئەو توانستە نییە بە ئێستاشەوە ئەمەیە وەڵامەکە گەڵاڵە بێ فەلسەفەی کوردی معریفەی کوردی لاساییە خۆمان ئینتاجی خێتابمان نەبووە لە هەموو کایەکانە وەبەرهێنانی گوتاری معریفیمان نەبووە لە کای ئەدەبیە بۆ نمونە سێکە با کورتی بکەینەوە لەسەر ئەو بابەتە لە کایش ئەدەبیە باشە لە ناو ژانەری ئەدەبیشە شعر وەرەگرین ئۆکەی شعری کلاسیزم ڕێچکەی متەنەبی و کێشی عروسی عەرەبیە کاتێکە دێتە سەردەمی گۆران ئەمە ڕێک ڕێچکەیەکی 1940 و دەئالو کاتێ ڕێک ڕێچکەیەکی تایبەتی خۆیەتی یعنی بۆ ئێمە هینمان نییە کێشی پەنجەی خۆماڵیە هەموو مێژووی مرۆڤ وابزانم خانمێکی بڵغاریە کریستۆڤایەکەیە هەموو مێژووی مرۆڤ لە ئادەم و حەواوە هەتاوەکو ئێستا دەقاوێزانە من لە تۆی وەرەگرم تۆ لەوی وەرەگرم بەڵام كاتك من خاون معرفي خومم خاوني فلسفي خومم كشنيه من لتيو ورم قرتوا لباوبا لنتوي كور قرتوا ابي تايبن من دي خومي بيدرس بلا باشا نالي وسالم كردي سيكوتشكي بابان سربا سبكي بازگشتي فارسن سالم نالي كردي هيج سيدي ام قطيعيك سيدي ام باغايبونك
هیچ ئاگایان لە مەلای جززیری و فەقەی تەیرانەوانیان نەبووە لە ڕێگای چێوە ئەم ئاگایان زمانەکە ئاگایان لە یەکتری نەبوو لە بەروی تەنسیقی معرفی نەبوو لە کایی معرفی کوردیای کە تەنسیق لە کایی معرفی هەموو نەتەوەی کە تەنسیق هەیە ئەمە لە نێوان متەنەبی و شاعیرەکانی عەرەب شەهر ڕاست ئاگایان لە یەکتری بووە چۆن مامۆستا متەنەبی ئاگای لە شاعیرەکانی حوت هەڵواسراوەکە معلقات سەبعی سەردەمی جاهیلی نەبووە ابن الرشد لە ئیسپانیا ئەوسا پێیان وتووە ئەندەلوس ئاگای لە ئیبن سینا بووە ئاگای لە کندی بووە ئاگای لە غەزالی بووە ڕەخنەیان لێدرێ جوابی کتێبەکەی غەزالیەدا دۆ غەزالی کتێبێک لەسەر داڕمانی سالم پەیوەندێکی باشیان هەبوو لە نانە ئەستی مۆزوعەکە ئەوان بۆچی ئاگایان لە یەکتر بووە چونکە زمانێکی ستانداردی یەکگرتویان هەبووە هەر هەمویان بەو زمانە توانیان لە یەکتر تێبکەن بەڵام مەلای جززیری لەگەڵ نالیە دوو زمانی جیاواز بوو لە چوارچێوەی دیالێکتێکەکە بۆت ئەسەل بێنم ئاگایان لە یەکتری نەبووە مەلای جززیری لەگەڵ فەقەی تێران لەگەڵ عەلی حەریری ئاگایان لە شاعرێکی هاوچەرخی خۆیان نەبووە کە ناوی شەمسەدینی ئەخلاقیە شیرین ئەمە پێویستی بەوە لە بەڵگە ڕێبین ئەو لێک چواندنێت ڕەتەکەم نەتەوەی عەرەبە هۆکارێکی سەقامگیرتر و ڕەوایەتی تر ئەوەی کە ئاینەکە زمانێکی عەرەبیە زمانی خۆیان خۆ کردەوە بەڵام نەتەوەی کورد مەلای جەزیری لە شوێنێک مامۆستا نالی لە شوێنێک ئەم پەیوەندیە بچرانەیانی نابێ شاعیرانی ئەو سەردەمە خەتابارکن بەڕاستی وەز ئەی سەردەمەکە خەتابارە مامۆستا تۆ لە مناقەشەی بەر لە ئێستا لە شوێنێکا دانیشتە بوویتت دۆخی جوگرافی شوێنەکەش کارەکە لەسەر زمان و کایە معرفیەکە یعنی ئەوێت تۆزێک ڕەوایەتی بدەین بەو بابەتە بەڕاستی ئەزانی چۆنە بۆچی دای بەردەوام پاشاو بدۆزینەوە بۆ ڕەخنە نەگرین ئەمە مەسان نامێ ئەوە ژڵتکەمەوە وانە پاشاو نەدۆزینەوە ئێمە لە پاش جەنگی جیهانی یەکەمەوە خطابی ئایدۆلۆژی کە دزەی کردوتە ناو کایی معرفی هەموو نەتەوەی کایی معرفی هەیە ئەبێ خطابی ئەپستمۆلۆژی بی باڕێەوە تەنها کایی معرفی کوردی خطاب گوتاری ئەپستمۆلۆژی معرفی نای باڕێەوە گوتاری ئایدۆلۆژی ئەمان باڕێەوە بۆ پاساو بدۆزینەوە زۆر بەواقعی ئەبێ ڕەخنە بگرین نالی و سالم و کوردی فەقێ تەیران و مەلای جززیریان بۆچی نەناسیوە بۆ نەیاناسیەوە بۆ تەنسیقێکی معرفی لەگەڵ تەنسیقێکی معرفی لە نێوانیان نەبووە بێسارانی هاوچەرخی ئەحمەدی خانیە بۆ یەکتریان نەناسیوە نەتەوەکانی تر بۆ وانە بوونە زۆر باشە با شەرت نییە لە شۆنێکا بن هاوچەرخی یەکتری بن لە ڕێگەی دەقەوە یەکتریان ناسیوە با لە زەمانەک و مەکانێکی جیاواز باسی ئەوەت کرد کە ئێمە بۆ پاساو بێنینەوە پێت وایە کە ئەو کتێبانەی ئەو سەرچاوانەی ئێمە کە باسی ئەواکەن کورد سۆمەریە و ساسانیە و مێژومان بۆ ئەوەندە ساڵا گەڕێتەوە بەو شێوەی و بەو شێوەین ئەمانە پاساون باسی پاساوت کرد کە پاساوت هێنایەوە ئیسراحەت دانیشی داگیر کراوین زوڵمان لێ کراوە پاچە کراوی نەیان هێشتەوە بە زمانی خۆمان ئیسراحەتەکەی لە دۆخێکی سایکۆلۆجی ئارامابی کە ڕەخنەت گرت هەڵەچیت بە دوای هۆکارەکەی گەڕی ئەمە نەکراوە لەبەرەوە کە پاساوت هێنایەوە ئەو هەموو پاساوی کە ئەو هەموو ئاعذارە ئەو هەموو ئەزری کە هێناوتەوە دائەنیشیتەوە و ئیسراحەت داگیرکراوی داگیرکران نەیان هێشتەوە بە زمانی خۆمان قسە بکەین داگیرکران نەیان هێشتووە سالم و زمانی ستانداردمان هەبێ بەس مامۆستا ئەوەش ڕاستیە ئەگەر هاتوو ڕەخنە بگری بڵێ بۆچی زمانی ستانداردمان نییە ڕەخنە بگری بڵێ ئەمە بۆچی وابوو ئەمە بۆچی وانەبوو خۆت بەراوردکەی لەگەڵ نەتەوەکانی کە هەڵەچی ئەو ڕوژەی حەماسەت ئەگری بیر ئەەکەیتەوە بە دوای هۆکار و ڕێگە چارە ئەگەڕێت ڕاست شیرین تەنها پێنج خولەک ماماوە کاتەکە زۆر زوو تێپەڕی پرسیاری کتر تێفە مامۆستا من لەگەڵ ئەوە نیم بەڕاستی ئەوە ڕاستی قەیسێکە مامۆستا حرمەتی زۆرم مامۆستا بەڕاستی سەبارەت بە دیالۆگی معریفی یاخود بیری معریفی بۆچی لە دێر زەمانەوە تاوەکو ڕۆژگاری ئەم ڕۆژ کە دنیا زۆر پێشکەوتۆ خۆشبەختانە گەنجانێکی باش هاتوونتە پێشەوە لە کایەکانی معریفیدا لە ناوەندە گشتەکاندا بەڵام دیالۆگی معریفی بیرۆکەی معریفی وشە و ڕستەی معریفی و فلسفی تەنها چەقی بەستووە لە قاوەخانە لە ناوەندە تایبەتەکان لە کتێبخانە بۆچی نەبووە بە بابەتێکی بەربڵاو لە نێو هەموو پێکاتەکانە بەواتایەکی قۆڵ ببێ بە نەرید ببێ بە وتوێژی ڕۆژانەمان کاتێک کە تۆ مامۆستا بەڕاستی لە واڵەکەی خۆتە
وتارێک شتێک بڵاوەکەیتەوە سەرنجم داوە یا من یا ڕێبین نیوی کۆمنتەکانەڵێ دیسان قسەی کتێبی کرد دیسان قسەی فەلسەفیت کرد مامۆستا بۆچی ئەم ڕەتکردنەوەیمان هەیە وەکو میلەت وەکو نەتەوەی کورد لە کاتێکە من ڕواەتیدا نییە بە میلەتی تر بەڕاستی لە کاتێکە ئەگەر لە بەردی کتێبێکی ئیگۆیی یەکێک لە نووسەر ئەنگلیزەکان ببینی دەبینی هەر لە یەکێک کۆمنتەکانی دێڕێکی ناو کتێبەکان نووسێتەوە کەچی ئێمە بە پێچاوانەوە ڕەخنە باران یەکەین تۆش وتت ئەگەر معریفە ڕەخنەی لێ نەگیرێ سەر ناکەی بەڕاستی ئەم بابەتی تۆ ڕەبتی بە بابەتی کۆمەڵناسیەوە هەیە من پێش بەرنامەکە وتم با فێری نازانم بین ئاتوانم پەت بڵم نازداوای لێبەر دەکەم نازانم من هێشتا هەر هاتوچۆی کافێتەریا ئەو شتانە هەر ناکەم ئەوسەقوتم قاوەخانە و کتێبخانە و ناوەندە تایبەتەکان ناوەندە تایبەتەکانش بە هیچ شێوەیەک هاتوچۆی ناکەم لە ماڵی خۆم دانیشتومە کتێب بخوێنمەوە لاپەڕەی فەیسبووکم هەیە زۆر کۆڵەوارم لە مەسەلەی سۆسیال میدیا و ئەو شتانە ئێستا فەیسبووکت نییە فەیسبووکم لە هەموو ژیانمان سێ چوار مانگدامنا تەحملم نەکرد سەڕیمەوە ئینستاگرام و تیکتۆک و ئەوڵی تایبەت نایزانم ئەو شتانە نایزانم لەبەرەوە اختصاصم نییە و با فێری نازانم بین نازانم بەڵام باسی گەنجەکانت کرد شتێ مەسەلەیەکی زۆر مهمت وروژاند چ ڕۆشنبیری کورد چ نووسەری کورد بە تایبەتی گەنجی خوێنەری کورد با خۆیان با مەسەلەیەکی کەس بورژێنم خۆیان بەدوای فەلسەفە و عەقڵی دۆڕاو نەکەون لە کاری معرفی کوردیە دوو فەلسەفە باوە فەلسەفەی ئەڵمانی کە چێتە خانەی عەقڵی ئەڵمانیەوە واتە مارتن لۆتەر لە مارتن لۆتەرەوە دەست پێکا لایبنیز وۆڵف کانت فیختە شۆپەنهاوەر هیگڵ هایدیگەر هۆسڕەڵ لەگەڵ فەلسەفەی فەڕەنسی کە لە جان ژاک ڕۆسۆیە ئۆگست کۆمتە جیل دۆلۆزە پۆست مۆدێرنەکانە میشێل فۆگۆیە ئەلبێر کامۆیە عەدەمیەکانە لەگەڵ وجودیەکانە ئەم دوانە دوو فەلسەفەی دۆڕاون لە وڵاتی خۆیانە دۆڕاون ئێستا ئەڵمانیا ئیش بە هایدیگەر ناکە ئەی مامۆستا بۆچی میلەتی کورد خزمەتیەکە ئیش بە جیل دۆلۆز و هین ناکە ئیش بە جیل دۆلۆز و میشێل فۆگۆ ناکە فەلسەفەی براوە فەلسەفەی ئەنگلۆ ساکسۆنە کە لە ڕۆژەر بیکۆنەوە دەست پێکا ڕۆژەر بیکۆن فرانسیس بیکۆن سوودگەراکانی وەکو جیرۆنی بەنتام ستوارت میل جان ستوارت میل پراگماتیستەکان فەلاسفەی پراگماتیستی ئەسدێتە خانەی ئەنگلۆ ساکسۆن مەقسەدم بەریتانیا و ئەمریکایە ئەوانەیە زمان ئینگلیز زمانەکان ویلیام جێمسە جۆن دێڤیە ئەڵقەی ڤیەنایە فیدنگشتاینە فەیلسوفە شیکاریەکانە وەکو بەرتراند ڕاسل وەکو نۆام چۆمسکی ئەزمونگەراکانی وەکو جان لۆک لە سەدەی هەشتا ئەوانەی باست کرد ئەمە فەرامۆش کراوە بەڵێ فەرامۆش کراوە تۆ کایی معرفی کوردی فێری مجموعە گەنجەکانمان کردووە بە دوای فەلسەفەی ئەڵمانی بکەون بە دوای فەلسەفەی فەڕەنسی بکەون بانی چە و هایدیگەر و ئەمسالی ئەوان با لە جەنگی جیهانی دووەمە فریای ئەڵمانیا بکەوتنایە ئێستا ئەو دوو وڵاتە فەلسەفەکەی خۆیان بەکار نایێنن فەلسەفەی ئەنگلۆ ساکسۆن بەکارهێنن دەستخۆش دەست مامۆستاگیان من لەگەڵ تۆ زۆر ئاشتەواییم زۆر سپاس دەکەم ئەو مناقەشەیە مامۆستا هیچ ئەوەیەک نییە تۆ حورمەت تازە شەڕت ڕاگەیاند زۆر حەزەکەم لە مناقەشە لە وروژاندن لە ڕەخنەگرتن لە حرەکەی سەقافی یعنی بزرگنەوەی ڕۆشنبیری دروست ماوسە فەیسبووکەی تا بنە بۆچوونەکانی خۆت لە ڕێگەی واڵەکەی زۆر باشە هاوڕێیان زۆر باشە خۆشەویست سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون تاوان هەر هاوڕێشم بەڕاستی وەنیە شیرین زۆر سپاس بۆ مامۆستا نزار ئەمڕۆ زۆر ئەو بشیرین زۆر حەماس بووی سەیر ئێرەکە هەمووی نووسیە بۆ قەڵەم بابەتەکەی مامۆستا نزار زۆر ئیندیماجی کرد لەگەڵمانی زۆر ڕۆچوومەوە دەمێک بۆ مامۆستا بەڕاستی بیرم ئاوە نەهەژا بوو زۆر سپاس دەکەم پێزانینی زۆرمان هەیە زۆر سپاس مامۆستاگیان بە هیوای ڕۆژینی ئەمڕۆ جێگەی ڕەزامەندی و بایەخی ئێوە بێت بەلای ئێمە زۆر گرنگ بوو هەتاوەکو ڕۆژینێکی تر دیدارێکی تر لەگەڵ من و ڕەوینا بەخواتان دەسپێرین